نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. شەش ئەو ژینگە تایبەتەی قورئان و سوننەت دروستیان کردبوو. ئەو کۆمەڵگەیەی بە گوێرەی حاڵی پێش ئاشنابوونیان بە ئیسلام بە کۆمەڵگەیەکی سەرەتایی هەژمار دەکران. هەر شتێک بە ناوی ئیسلام و قورئانەوە بووایە بۆیان زۆر تازە و تایبەت بوو. هەموو شتێکی قورئان و سوننەت بۆ ئەوان شتانێکی نوێ و ناوازە بوون. مرۆڤی ئەو سەردەما هەموو شتەکان بەلایەوە هێندە نوێ و هێندە کەمەندچێژ بوون کە بیر و باوەڕ و ڕەفتار و هەڵسوکەوتیان دەگۆڕی و جیاوازیەکی باوەڕ پێنەکراویان نیشان دەدا. لەوەش زیاتر ئەم گەلە دەشتەچیەی لەنێو بیابان و ڕەشماڵدا دەژیا لە ماوەیەکی زۆر کەمدا وەها دەگۆڕان کە دەبوونە پەروەرشیارانی مرۆڤایەتی هەتا دوا ڕۆژ. بەڵێ هەموو ڕۆژێک سفرەی نوێ و نوێتر لە ئاسمانەوە بۆیان دادەبەزی. ئەو کۆمەڵە سادە و سازگار و بێ ئاگایە هەموو ڕۆژێک لەگەڵ شتانێکی نوێدا ڕوبەڕوو دەبوونەوە و شتانێکی نوێیان وەردەگرت. ئەوان هەر بە سروشت زۆر زیرەک و یادگەشیان هەتا بڵیت بەهێز بوو. گەر شتێک تەنها جارێک لەلایەن بووترایە لەبەریان دەکرد و هەرگیز بیریان نەدەچوویەوە. ئەوە تا لەم سەردەمەی ئێمەشدا کە ئەرچی لەبەرکردن بە ئامێرەکان سپێردراوە و نەوەکانمان لەو بوارەدا پەکەوتن بلیمەتانێکی وەها دێنە مەیدان کە دەتوانن لە ماوەی 2 مانگ و 3 مانگدا قورئانی پیرۆز لەبەر بکەن. دەی خەڵکی سادە و دڵسافی ئەو نیمچە دوورگەتدا بڕاوە هەر یەک بۆ خۆیان بلیمەتێکی بواری لەبەرکردن بوو. هەر شتێکیان ببیستایە یەکسەر لەبەریان دەکرد و جارێکی دیش بیریان نەدەچووەوە. پاش ڕێکەوتنی حودەیبیە پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم نامەی هەم بۆ هۆزە عەرەبەکان و هەم بۆ سەرکردەکانی جیهان نرد. جا ئەو نوێنەرانەی پێغەمبەری خودا بە هەر چوار لای دنیادا بڵاوی کردنەوە و ئەو مامۆستایانەی لەگەڵ ئەم نوێنەرانەدا ڕۆیشتن دەچوونە هەرکوێ باسی قورئان و سوننەتیان بە کەسانی دی دەگەیان. هاوڵان پاش ڕێکەوتنەکە زۆر بەباشی کەشی ئاشتەواییان خۆستەوە و چوونە لای هۆزە جیاوازەکان و هەموو خانە و لانەیەکیان کردە قوتابخانەیەک و باسی قورئان و سوننەتیان بە هەمووان گەیاند تا ئەو ڕادەیەی کە هەر لە فەتحی مەککەدا 10,000 کەس لەگەڵ پێغەمبەری خوادا بوون. لەم هەڵمەتی زانست و معریفەیەدا لە پەنا پیاواندا خانمان و لە نێو خانمانیشدا ئەو خزمەتەی خێزانە بەڕێزەکانی ئەو بەجێیان گەیاندووە خۆی بۆ خۆی داستانێکە. ئەم ئیرشاد و تەبلیغەی بەم خێراییە پەرەیسەند لە سایی پەروەردە و فێرکردنێکی ئیمانیانەدا وەها سەرکەوتوو بوو کە پاش 2 ساڵ و لە حەجی ماڵ ئاواییدا 100,000 کەس ئامادەی وتاری سەروەرمان بوون. ئەو فتوە وتارانەی لە شوێنە جیاجیەکانی ئەم حەجەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشکەشی کردوون زۆرینەیان تایبەت بە سوننەت بوون و هەر خودی خۆشیان دەکرا بناغەی دانراوێکی تەواو بن. بەڵێ ئەو لە میانەی ئەو حەجەدا باسی حکمەکانی میراتی بۆ خەڵکی چواردەوری کرد، باسی هەڵگیرانی شەڕی خوێنی کرد، باسی مافەکانی ئافرەتی کرد، باسی حرامبوونی سو خواردنی کرد، ئامۆژگاری ئومەتەکەی کرد سەبارەت بە ژیانی ئایندەیان و پاشانیش داوای لەو کەسانە کرد کە لەوێدا ئامادە بوون قسەکانی بگەێنن بەوانەی کە ئامادە نەبوون. ئیدی ئاین بە کەماڵی خۆی گەیشت، نیعمەتەکان تەواو کران و خوای گەورەش ڕەزامەندبوونی خۆی لە ئاینی ئیسلام بۆ باوەڕداران ڕاگەیاند. تەواوی ئەمانە شتانێکی ناوازە بوون، بەڵام شتێک تەواو نەبوو چونکە هاوڵان بەرەبەرە تێدەگەیشتن کە ئەرچی پێغەمبەریەتی سەروەرمان بە کۆتایی دەگات و چیدی ڕەنگە لە نێو جیهانی مادی ئەواندا نەمێنێتەوە. بەم هۆیەشەوە کاتێک لەلایەکەوە ناخیان لە نێو فرمێسکدا نقم ببوو لەلایەکی دیکەوە هەوڵیان دەدا بە گوێی گیان گوێی لێ بگرن. ئەوە بوو پاشماوەیەکی دیکەش کۆتا ئایەتی قورئان دابەزی کە دەفەرموێت واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون. خەڵچینە لە سزا و تۆڵەی ڕۆژێک بترسن کە تیایدا بۆ لای خوا دەگەڕێنەوە. لەوە دووە هەموو کەس پاداشتی کار و کردەوەی خۆی وەردەگرێت و ستەمیان لێ ناکرێت.
کە تیایدا جارێکی دی جەخت لەسەر گرنگی خۆ بە خاوەنکردن و پاڵپشتیکردن لە ئاین دووپات دەکردەوە و بۆ دوجار سەختی ئەرکەکەیان و وەفاداربوونیان بەرامبەر بەو ئاینەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم بۆ ماوەی 23 ساڵ بانگەوازی بۆ کرد بە بیر هاوڵان دەهێنایەوە. هاوڵانیش زۆر بەباشی هەستیان بەمە کردبوو، هەر بۆیە گوێیان بۆ گرتبوو هەرچیەک ئەو صلی الله عەلەیه وسلم دەیوت لەبەریان کرد. پاشان نەخشاندنی لە یادگەدا دووبارەیان دەکردەوە و کردیانە ژیان و بۆ دوای خۆیان گواستەوە. بەم شێوەیە سونەتی شەروە قورئان لەو کەناڵە پاکانەوە دەستی پێکرد و پاشان هەر بەو کەناڵە پاکانە داهات هەتا گەیشتە ئەمڕۆ و بە دڵنیاییەوە هەر بەو هێزەی لەو چەقەوە وەریگرتووە بەردەوام دەبێت.